الحمد لله رب العالمين حمدا يوافي نعمه ويكافئ مزيده. يا ربنا لك الحمد كما ينبغي لجلال وجهك ولعظيم سلطانك. اللهم فصل وسلم وزد وبارك على سيدنا محمد وعلى آله وأصحابه وأتباعه وأولياء أمته أجمعين إلى يوم الدين. اللهم صل وسلم وزد وبارك على منبع الأنوار سيدنا محمد الحبيب المختار وآله الأبرار وصحابته الأخيار، صلاة تحفظنا بها من شر الأشرار وكيد الفجار ومن فتن الليل والنهار. براو خوشی ایماندارم، سلامی خوای گەورەتان لەسەر بێت. وەفای پێغەمبەری خوا بەرامبەر بە ئومەتەکەی، کاتێک ئومەتەکەی ئەرک و واجبیان جێبەجێ کرد بەرامبەر ئەو پێغەمبەرە نازدارە صلی الله عليه وسلم، ئەو پێغەمبەرەی بە وەفایە بەرامبەر بە ئومەتەکەی سەڵات و سەلامی لەسەر بێ. چەند نمونەیەک لەسەر وەفا و خۆشەویستی ئەو پێغەمبەرە نازدارە صلی الله عليه وسلم بۆ ئومەتەکەی. خوای گەورە لە سوورەی تەوبە فەرمێت: لقد جاءكم رسول من أنفسكم عزيز عليه ما عنتم حريص عليكم بالمؤمنين رؤوف رحيم. بدڵنیایە ئەو پێغەمبەرە نازدارە کە حەزەتی محەممەد المستەفایە صلی الله عليه وسلم لە نەفسی مرۆڤایەتی و بەشەریەت خوای تەبارەک و تەعاڵا ڕەوانەی کردووەتی بە ڕەحمەت. عزيز عليه ما عنتم حريص عليكم بالمؤمنين الرؤوف الرحيم. هەر شتێک مای مەشەقەت و ناڕەحەتی بێت، هەر شتێک مای زەحمەت بێ لەسەر ئەم ئومەتە، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێی ناخۆشە و خوا بۆ ئەوە ڕەوانەی کردووە مەشەقەت و ناڕەحەتی لەسەر ئومەتەکەی نەیەڵێت. ئەو پێغەمبەرە خوا دوو صیفەتی پێبەخشیوە، ڕەؤوف الرحیم کە صیفەتی پەروەردگارە، بە هیچ پێغەمبەرێکی تری نەبەخشیوە. عزيز عليه ما عنتم حريص عليكم بالمؤمنين الرؤوف الرحيم. حريص عليكم زۆر بە شدەتەوە پێغەمبەرە صلی الله عليه وسلم، پێغەمبەری خوا حەریصە لەسەرەوەی ئومەتەکەی تووشی ناڕەحەتی نەبێت، پێی ناخۆشە. ئەمە یەکێکە لە وەفای ئەم پێغەمبەرە نازدارە بەرامبەر بە ئومەتەکەی. یەک دەرک و داڵ بچێ بە قاچی ئومەتی پێغەمبەری خوا، ئەو پێغەمبەرە ناڕەحەت و بێتاقەتەوە ئومەتەکەی، هەر شتێک مای زەحمەت بێ. خوای تەبارەک و تەعاڵا فەرمێت: ئێمە ئەم پێغەمبەرمان بۆ ئێوە ڕەوانە کردووە، ئێوە ئەرک و واجبی خۆتان جێبەجێکەن، ئومەتی ئەو پێغەمبەرە بن بەڕاستی. ئەم پێغەمبەری ئاوا بە وەفایە بەرامبەرتان. لە ئاستێکە ئەم پێغەمبەرە باسی ئومەتەکەیەکا صلی الله عليه وسلم، دەرکێک هەر ناڕەحەتێک بێ بە ئومەتەکەی داوای لە خوا کردو، خوا بیکاتە کەفارەتی گوناهەکانی، نەخۆشینە، زەرەرە، مردن و کۆسکەوتنە، هەمووی ئەبێتە مایە ڕەحمەت بۆ ئومەتی ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم لە قیامەتە. هەمووی ئەجری لەسەر وەرەگری. لەگەڵەوە پێغەمبەر پێی ناخۆشە، بەڵام داوای لە خوا کردووە ئەم زەحمەت و ناڕەحەتیە بۆ بێتە ڕەحمەت، ڕەفعی دەرەجات. و هەروەها نمونەیەتر لە خۆشەویستی و وەفاداری ڕەسوول الله بۆ ئومەتەکەی ئەوەیە. حەزەتی ئەبی هورەیرە فەرمووی پێغەمبەری خوا فەرمووی: إنما مثلي ومثل أمتي كمثل رجل استوقد نارا فجعلت الدواب والفراش يقعن فيه فأنا آخذ بحجزكم وأنتم تقحمون فيه متفق عليه. پێغەمبەری خوا من نمونەی من و نمونەی ئومەتەکەم وەک ئەو پیاوە ئاگرێک ئەکاتەوە، ئەم ئاگرەکە ئەکاتەوە مێش و مەگەز و خشۆک و ئەوەی کەوا مێش و مەگەزە، ئەو ئاگرە ئەیسووتێنێت، خۆیانە خەنە نایەوە لە پەپولە، لە زەردەواڵە، لە مێشولە، هەمووی ئەو ئاگرە ئەیسووتێنێت. ئەمە نمونەی من و نمونەی ئومەتەکەم ئەو پیاوە ئاگرە ئەکاتەوە. ئومەتەکەم بەهۆی شەهەوات و ئارەزووەوە خۆیان فڕەدەن ناو ئاگرە، بەڵام من پشتیانەگرم، بەردەمیانەگرم بۆ ئەوەی کەوان نێڵم کەونە ئاگرەکەوە. ئەمە ڕەسوول الله صلی الله عليه وسلم، ئەمە پێغەمبەری نازدارە صلی الله عليه وسلم. ئەفەرمێن لە دوا پشتوێنەتانەگرم بۆ ئەوەی نەکەونە ئاگرەکەوە، بەڵام ئێوە هەر خۆتانی تێخن،
خۆتان فڕدەنە ئاگرەکەوە بۆ چونکە بەگوێی پێغەمبەر ناکەن، چونکە لە سونەتی پێغەمبەر لاعدەن، چونکە لە بەرنامەی پێغەمبەر لاعدەن. بەڵام پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وەفاءەن ئەفەرمێت من ئاوام بەرامبەر بە ئومەتەکەی خۆم. و هەروەها یەکێتر لە وەفای پێغەمبەری خوا بەرامبەر بەم ئومەتە ئەوەی ئەو پێغەمبەرە نازدارە صلی الله علیه وسلم دڵسۆزی هاوڵانی خۆی بووە، دڵسۆزی ئومەتەکەی خۆی بووە، بەپەرۆش بووە بۆ بینینی ئومەتی آخر زمانی خۆی، ئەوەی کەوا لە آخر زمانە هەیەت و ئیمان بەو پێغەمبەرە دێنێ. ئەم پێغەمبەرە ئاوەتە خواست بووە بیبینێت. حەزەتی ئەنەسی کوڕی مالیک ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ ئەفەرمێت قال رسول الله صلى الله عليه وسلم وددت أني لقيت إخواني قال فقال أصحاب النبي صلى الله عليه وسلم أوليس نحن إخوانك يا رسول الله؟ قال أنتم أصحابي ولكن إخواني الذين آمنوا بي ولم يروني. رواه أحمد. پیغمبر إخوة فرمي صلى الله عليه وسلم خۆزگایە من ئەگەشتم بە براکانم، ئەسحابەکان فەرمیان یا ڕەسوڵ ئێمە برای تۆ نین؟ فەرمی نەخێر، ئێوە هاوڵی منن، ئێوە هاوڵی منن، لەگەڵ منان. براکانی من ئەوانن کەوا لە پاشان دێن و ئیمان بە من دێن و منیان نەبینیوە، بۆیە ئێوە ئەکەم بە وەکیل سەلام بەوانە بگەێنە کە برای منن لە آخر زمانایەن، لە دوای منیان نەبین و ئیمان بە منیانن، ئەمانە برای منن. وعليكم السلام يا رسول الله. پێغەمبەر سەلامی بۆ یەک بە یەک بە ئومەتەکەی ناردووە. ئەمە دڵسۆزی وەفاداری پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم. لە خۆشەویستی پێغەمبەر دڵسۆزی بۆ ئومەتەکەی ئەوەیە ئەم پێغەمبەرە هەمیشە لە دوعاکانیا یەک بە یەکی ئومەتەکەی لەبیر بووە، یەک بە یەکی ئومەتەکەی. خوای تەبارەک وتەعالا وەکو جومعەی ڕابردوو ئاماژەمان پێ کرد ئەفەرمێت ئینا ئەرسەلناکە شاهیدە و مبەشیرە و نەذیرە، شاهیدە لەسەر ئومەتەکەی ئەعمالی ئومەتەکەی. لەگەڵ ئەوەیشە ئەم پێغەمبەرە خوای تەبارەک وتەعالا ئەو مەکانەتەی پێداوە کە دوعاکانی گیراکە، داواکانی قبوڵکە، و یەکێ لە داوای پێغەمبەری خوا دوعا بووە بۆ ئومەتەکەی. دایکی ئیمانداران حەزەتی عایشە ڕەزا و ڕەحمەتی خوا لە خۆی و لە باوکی و لە هەموو ئەصحابی پێغەمبەری خوا بێ تێکڕا. ئەفەرمێت عن عائشة رضي الله عنها قالت لما رأيت من النبي صلى الله عليه وسلم طيب النفس قلت يا رسول الله ادعو الله لي. قال اللهم اغفر لعائشة ما تقدم من ذنبها وما تأخر وما أسرت وما أعلنت. فضحكت عائشة حتى سقط رأسها في حجر رسول الله صلى الله عليه وسلم من الضحك فقال أيسرك دعائي؟ فقالت وما لي لا يسرني دعاؤك يا رسول الله. فقال والله إنها لدعوتي لأمتي في كل صلاة. رواه ابن حبان في صحيحه وغيره. دایکی ماداران ئەفەرمێت پێغەمبەری خوان بینی دەم بە زەردەخەنە زۆر دڵخۆش بوو، وتم یا رسول الله ئەمڕۆ زۆر دڵخۆشی زۆر کەیف خۆشی، یا رسول الله دڵت زۆر خۆشە دوعام بۆ بکە، دوعام بۆ بکە. فەرمی پێغەمبەری خوا فەرمی خوایە خۆش بە لە عائیشە لەو گوناهانەی پێشووتە کردوێتی، لەو گوناهانەی کەوا لەمە دوایکە، لەوەی کەوا بەنهێنی کردوێتی، لەوەی ئەوە ئاشکرای کردووە، خوایە لە گوناهی ئاشکرا و نهێنی پێش و دوای هەمووی خۆش بە. حەزەتی عایشە ئەفەرمێ ئەوەندە پێکەنیم تا سرم کەوتە کۆشی رسول الله صلی الله عليه وسلم. پێغەمبەری خوا فەرمی ئەی عایشە ئەم دوعای منە ئەوەنەی تۆی خۆشحاڵ کرد ئەوەنە پێت خۆشە؟ فەرمی چۆن پێم خۆش نەبێ؟ دوعایەک رسول الله بیکا و جبریل ئامینی بۆ بکە، چۆن پێم خۆش نییە؟ زۆرم پێ خۆشە یا رسول الله. پێغەمبەری خوا فەرمی ئەی عایشە والله ئەمە دوعای منە، والله ئەمە دوعای منە بۆ یەک بە یەکی ئومەتەکەم لە هەموو نوێژەکانە. ئەمە دوعای پێغەمبەری خوایە بۆم ئومەتە نازارە، ئەمە وەفای رسول الله بۆم ئومەتە نازارە، کەواتە تۆیش ئەبێ بە وەفابی بەرامبەری هەرکو واجبی خۆت بەرامبەر پێغەمبەر بزانی، و هەروەها یەکێتر لە وەفای پێغەمبەری خوا بۆ ئومەتەکەی ئەوەیە کاتێکەوە ئەم چەند ئاەتەی خوێندم تەلا قەول الله عز وجل رب إنهن أضللن كثيرا من الناس فمن تبعني فإنه مني.
وقال عيسى عليه السلام: إن تعذبهم فإنهم عبادك وإن تغفر لهم فإنك أنت العزيز الحكيم. فرفع يديه رسول الله صلى الله عليه وسلم. أفرمي پیغمبری خوا صلى الله عليه وسلم لناو إما أو آياتي خوێندەوە کە خوا لەسەر زاری حەزەی ئیبراهیمەوە بۆ پێغەمبەری باسەکە کە حەزەی ئیبراهیم فەرمی: ئەی پەروەردگاری من، بەڕاستی ئومەتەکەی من گومڕابوون، سەریان لێ شێواوە، ئەوەی کەوا شوێن من ئەکەوێ خوایە ڕەحمی پێ بکەی، خوایە لێی خۆش بە. و هەر ئاەتەی خوێندەوە ئەوەی حەزەی عیسا و لەسەر زاری حەزەی عیسا فەرمی: إن تعذبهم فإنهم عبادك. خوایە ئەم ئومەتەی منە، حەزەی عیسا فەرمی، ئەگەر گوناهیان کردووە، تاوانیان کردووە، ئەگەر تۆ عەزابیان بدەی، عەبدی تۆن، بەندەی تۆن، و ئەگەر لێشان خۆش بی، تۆ خۆت عەزیز و حەکیمی، تۆ خۆت خاوەنی فەزڵی، خاوەنی بەزەیت، ئەوە لای خۆتە پەروەردگارە. ئەفەرمێ: فرفع يديه رسول الله صلى الله عليه وسلم پیغمبری خوا دەستی بەرز کردەوە وقال: اللهم أمتي أمتي، وبكى. فقال الله عز وجل: يا جبريل اذهب إلى محمد وربك أعلم فاسأله ما يبكيك يا رسول الله. فأتاه جبريل عليه الصلاة والسلام فسأله فأخبره الرسول الله صلى الله عليه وسلم بما قال وهو أعلم. فقال الله: يا جبريل اذهب إلى محمد فقل إنا سنرضيك في أمتك ولا نسئك. حديثك صحيح، إمام مسلم روايتي كردوها. كاتب پیغمبری خوا آیات حضرت ابراهیم خوێندەوە: ربي إنهن أضلن كثيرا من الناس فمن تبعني فإنه مني. أو حضرت عيسى خوێندەوە: إن تعذبهم فإنهم عبادك وإن تغفر لهم فإنك أنت العزيز الحكيم. دەستی بەرکردەوە فەرمووی: خوایە ئومەتەکەم، خوایە ئومەتەکەم، خوایە ئومەتەکەم. خوای تەبارەک وتەعالا گوێی لە دەنگی گریان و سەدای ئومەتی ڕەسوول الله بوو. حەزرەت جوبرەئیل نار فەرمی: بڕۆ سەلامی منی پێ بگەیەنە پێی بفەرموو. داوای چیەکە؟ خوا ئەزانێت، بەڵام حەزرەت جوبرەئیل نار بۆ لای، سەلامی خوای پێگەیان، فەرمی: خوا سەلامت لێکە. ئەفەرمێت: بۆ ئەگریت، بۆ دەنگت دێ، بۆ گریانت عەرشی خوای پڕ کردووە، ئەرز و ئاسمانی پڕ کردووە. یا ڕەسوول الله، ئەم گریانی تۆ خوا حەز ناکات تۆ بگریت، خوا پێی خۆشە تۆ دائیمە دەم بەزەر دەخەنەبی. چیت ئەوێ بۆ ئومەتەکەت؟ فەرمووی: لێخۆشبوون مەوێ بۆ ئومەتەکەم، خوا لێیان خۆش بێ. گەڕاو بە حوزوری خوا، فەرمووی: پێغەمبەری خوا بۆ ئەگریت، بۆیە ئەگری، بۆیە هاواری ئومەتەکەیەکە، داوای لێخۆشبوون بۆ ئومەتەکەیەکە. ئەفەرمێت: خوا فەرمی: بڕۆ بۆ لای، پێی بفەرموو ئێمە ڕازیەکەین لەبارەی ئومەتەکەیەوە و هەروەها ناڕەحەتی ناکەین، بێتاقەتی ناکەین، ڕازیەکەین. وَلَسَوْفَ يُعْطِيكَ رَبُّكَ فَتَرْضَى. اینجا پێغەمبەری خوا فەرمی: والله ڕازی نابم یەک نەفەر لە ئومەتەکەم لە جەهەنەما بێ. خوایە بە ئومەتی و پێغەمبەر ئەژمارمان بکەی. ئەمە دڵسۆزیە و پێغەمبەرەیە، وەفاداری ئەو پێغەمبەرەیە بۆ ئێمە. حەزرەتی عەلی فەرمێ پێغەمبەری خوا فەرمی: قال: أشفع لأمتي حتى يناديني ربي تبارك وتعالى فيقول: قد رضيت يا محمد، فأقول: أي ربي قد رضيت. رواه البزار والطبراني في الأوسط. علي كرم الله وجهه أفرميت بيغمري خوا فمي شفاعتك كاكم بأمتكم حتى بانم لي أكريت أي بيغمبر رازي بوي لباري أمتك توا، رازي بوي بيت رازي بيت خوش إيتر ككست أمتك نما وتو شفاعتي ونكي. أفرميت بيغمري خوا أفرميت: بلي رازي بوم الحمد لله لسرأوهم وفصل خواب من داو. أما رسول الله يجت له وفاداري بيغمبري خوا صلى الله عليه وسلم أويكوا أم بيغمبر ناس داره أو أندد الصوزي أم أمتي خويتي حتى أجر جوريكي ولات جوريكي مسلمانان أزيتي أمتكي با بيغمبري خوا دعاء شري تكردوه. جاء أواني جوري ولاتن، أواني سراني ولاتن، وڵاتی ئیسلامی و غێرە ئیسلامی، کاروباری مسلمانانە بەدەستە،
با چاک بن لەگەڵ مسلمان و ئیماندارانە، وئیلا بەردوعای شەڕی پێغەمبەرەکەون خوا لە دنیا و لە قیامەتدا سووک و ڕسوایانەکات. ئەوە تا فەرمێت اللهم من ولي من أمر أمتي شيئا فشق عليهم فاشقق عليه، ومن ولي من أمر أمتي شيئا فرفق بهم فارفق به. رواه أحمد ومسلم عن عائشة رضي الله عنها. ئەمە پێغەمبەری خوا فەرمووی خوایە هەر کەسێک کاروباری ئەم ئومەتی منە ئەگرێ بەدەستەوە، ئەبێ بە گەورەیان، ئەبێ بە وەلی ئەمریان، بە سەرپەرشاریان، کاروباری ئومەتم لای ئەوانە، لای ئەو گەورانەیە. خوایە ئەگەر خراپن لەگەڵ ئەو میلەتە، خوایە ژیانیان لەسەر قورسەکەن، خوایە ئەگەر ناڕەحەتیانەکەن، زوڵمیان لێەکەن، ستەمیان لێەکەن، یا ڕەبی خوایە گیان ژیان لەسەر ئەو گەورانە قورسکەی خوایە لێیان قبوڵ نەکەی. پێغەمبەر فەرمێت وادەم ژیانی ئومەتەکەی میان قورس کردووە، مادەم زوڵم لەم ئومەتی منەکەن، ئەوەشی کەوا نەرمونیان بێ بەرامبەر بەم ئومەتە، بە شەفەقەت بێ، بە ڕەحم بێ، بە سۆز بێ، بە بەزەی بێ، هاوکاریان بکە، خزمەتیان بکە. خوایە تۆی ڕەحم بەو گەورە بکە، بیپارێزە، خۆی و دەسەڵاتی پارێزە. جا با گەورەی وڵات خۆی یەکلایی کاتەوە، بەردوعای شەڕی پێغەمبەر خۆی خستووە کەوتووە، یا بەردوعای خێر و چاکەی پێغەمبەری خوا کەوتووە. قڕ بەسەر ئەو گەورە و دەسەڵاتدارەی کە بەرامبەر بە گەل و میلەتەکەی خراپە، نانا نەبڕێ و قوتیان نەبڕێ، تووشی فەسادی ئەخلاقی و عەقیدەی و بیر و باوەڕیانەکە، فەساد لە وڵاتە تەرویج پێدا، دینداری لە وڵاتە قەدەغەیەکە، ناشرینیەکە، زوڵم لەو میلەتەیەکە، ژیانی ئەو میلەتە قورسەکە، قڕ بەسەری بۆ دنیا و بە قیامەتی. بەردوعای شەڕی پێغەمبەری خوا کەوتووە. ئیتر لكل أجل كتاب بەکات و سات کەوتووە، کەی خوا سووک و ڕسوایەکە بە تەواوی لە دنیا قیامەتیشەوە چاوەڕێتی. ڕووسووری و سەربەرزی و عیزەت بۆ و گەورەیش کە لە وڵاتە گەلەکەی لێ ڕازیە و میلەتی لێ ڕازیە و زوڵمیان لێ ناکا و بەڕەحم و بەزەیە بەرامبەریان. ئەمە چەند نمونەیەک بوو لە وەفاداری پێغەمبەر بەرامبەر بەم ئومەتە. دەی تۆیش ئومەتە نازارەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەرک و وەفای خۆت بەرامبەر ئەو پێغەمبەرە بەجێبێنە، ئیطاعی بکە و گوێڕایەڵی بکە، خۆشت بوێت لە نەفسی خۆیشت، لە ئەولاد و ماڵ و منداڵت، ئیطاعی بکە و گوێڕایەڵی بکە، سونەتەکانی جێبەجێ بکە لە خۆتە، لە معاملەتە، لە ئاکارتە، لە گوتاردا، لە دڵ و دەروونتە، لە ماڵ و منداڵتە. سەڵاواتی لەسەر لێ بدە، لە یادی مەکە. دەمت دائیمە تەربێ بە سڵاوات و باسمان کرد بۆ خۆشتە، بۆ بەختەوەری و عیزەتی خۆشتە. ئەمە وەفای تۆیە بەرامبەرەوە پێغەمبەرە صلى الله عليه وسلم. خوا لهم لاك ما خوش بي، خوا لهم لاك ما راضي بي، خوا عاقبت ما بخير جري، خوا لهم ناو تاوني خو ما باوك داك ما خوش بي. يا ربي خوا لته بارينوا برامبر بو پیغمبر نازار بو وفا بین، خوا با امتی و پیغمبر اشمار من کی، او پیغمبر نازدارا با امتی خوی حساب من بکا، بانگ من بکا، در من نکا، شفاعت کامان بو بکا. يا ربي خوا لته بارينوا با ایمان و مان جن و مان ولن زندومان کروا، خوا لبلا و باو نخوشی و ناخوشی خومان و خانوادو مال و مندال و ولات من پارێزە. یا ربی خوا ئەوەی سود و قازان جێ بۆ دین و ئەخلاقمان، بۆ خاک وڵات و نیشتیمانمان، بۆ میلەتمان، بۆ ئەم وڵاتە دڵسۆزە، خوایە بەرقەراریکەی. ئەوەی دژمنی دینمانە، دژمنی ئەخلاق و خاک وڵات و نیشتیمانمانە، ژیانمان لەسەر قورسەکە، ناڕەحەتیەکە، دژ بە دینمانە، دژ بە ئەخلاق و نەرێتی کوردەواری و مسلمانانەمانە. يا ربي خوايا اگر شاوي داتي دايدي، اگر شاوي داتني خوايا عاليها سافي لها. يا ربي خوايا جيرو جوري كي خويو جيشو جاشو اتباع خوشويستانيشي. يا ربي خوايا دبارينوا شفاينا خوشكان ما با عاقبتي بيركان ما خير جرا اذا ادي كنت جوانا كان ما با من الله كان ما صالحك او من دالم من دال صالح بره او هيدي صالح خوايا بي صالحكي خوايا ملاك ما صالحكي. يا ربي خوايا او هيتو مفقودون خوايا بي كان شات كي تواب. يا ربي خوايا جان لدبارينوا ئەوەی نەخۆشە لە ماڵۆیە لە خەستەخانەکانە داوای دوعای خێران لە ئێمە کردووە. یا ربی خوایە گیان شیفای عەجز و پەلان بۆ بنێرە. ئەوانەی کێشە و گرفتیان هەیە، مەشاکیلیان هەیە، چەند مسلمانێک کە مەشاکیلیان و داوای دوعای خێران کردووە، خوایە کێشە و مەشاکیلەکانەوە چارەسەرکە، خوایە حەلی مەشاکیلیان بۆ بفەرمە. یا ربی خوایە خێر و خۆشی بخەن ناو خانەوادە و ماڵ و منداڵیان. یا ربی خوایە دڵیان خۆشکە. یا ربی خوایە لە بەڵا و باو ناڕەحەتی و کێشە ئێمەش ئەوانیش نەجاتدە. يا ربي خوالي دبارينوا باسم عظمي خود پروردگارا لروج قيامته و پیغمبر نازدارا
أمتي بانگ مان بكا بوسر أوزي كوسر بدستي مبارك خوي أوي كوسر مان باتي بانگ مان بكا درمان نكا بڵێ ئومەتە نازارەکەم ورن بەلای خۆم پەروەردگارە لەوانە بین کە پێغەمبەری خوا بانگەکە لەوانە بین پێغەمبەر دەریەکە يا الله يا الله يا الله لا تبارنا وباسم عظم إخوة آمين آمين أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم ولسائر المسلمين.